بلگلی مسلمانا وکی ثابت بنانی رحمت خدلی بیتن کرم کتود بیشیتن جاهدت نفسي على قيام الليل 20 سنة وتلذذت بها 20 سنة أخرى. رحمت خدلی بیتن بیشیتن 20 سالا من هەڤرکی دیگر نفسا خود کرد بۆچە داکو شەف نوێژیاب کەن نا ڕۆژێکێ ئەو نا دووە ئەو نا ساڵێکێ ئەو نا دووە بەلکو 20 ساڵە بەس جیهاد و نەفسا خۆیان کردی داکو شەف نوێژیاب کرد بۆچە بەس دا عیبادەتێکی بکرد بلی هەندێک و خۆش گۆنەها بدەتە پاش و گۆنەها نەکەتن وەڕێکی نەدەتە نەفسا خۆ و تووشی گۆنەهی نەبیتن نە یەوەل نەفسا خۆت کەتن بەس دا شەف نوێژیاب کەتن چەندێ 20 ساڵایی بنەفسا خۆڤە بەس دا شەف نوێژیاب کەتن هەر نەفسا و یا ڕێگیریە لێت کەتن بخۆ بنڤە و نوێنێت نووسنێت خۆشن و بۆچی دێ ڕاویە شەف نوێژیە نەخێر ڕێکی نادەتە نەفسا خۆ و یەلبەر ڕاستیای یە هەڤرکیل سەر بۆشیت گەلکەتن و جێ قەبیل ناکەتن و بەرهەمی وێ چ بوو وتلذذت بها 20 سنة أخرى بيشتن بشتي من 20 ساڵە هەڤرکی دیگر نەفسا خۆ کردی 20 ساڵت پشتی هینگی من خۆشی برم شەف نوێژیابە چ نیعمەتێکا مازنە ئەف کەسێ هەنێ ئەڤە 40 ساڵت خۆت عیبادەتی دا برن 20 ساڵە یە جیهادی دیگر نەفسا خۆت کەتن و ڕێکی نادەتێ و یە لەبەر ڕاوەستیایە و یە هەڤرکیا نەفسا خۆت کەتن داکو شەف نوێژیاب کەتن پشتی هینگی رب العالمین سەرکەفتن دارێ و وێجا گاوا هەندێک و خشوعی نوێژت خۆدا پەیدا کەتن و بدرستاهی نوێژت خۆب کەتن و بەرەکەت کەویتە عیبادەتی تویدا ئەڤە بەرهەمێ جیهادا نەفسەیە گەلی مسلمانە دێڤجا ئەم جی بینینە پێش چاوێت خۆ هەرێت ئەڤروکەدا ئەم جیهادی دیگەل نەفسا خۆت کەین هەرێت ئەڤروکەدا دەمێک و گونەهت کەویتە بەرسینگیتمە ئەم بێژینێ نەخێر ئەم ناکەین و ناهێلی نەفسا مەحیلێن مە بکەتن ئەڤروکەدا گەلەکیش مسلمانات ئیهمالن گەلەکیش مسلمانە دەمێ گوت مین نەبتنێ خۆی تەعاڵە مە پارێزیتن کەیفە خۆ گونەهت کەن ژبەرکو ڕێکی یادایە نەفسا خۆ گوی سەردا بێتن نەخێر پێغەمبەری خودی صلی الله عليه وسلم یێت بێژیتن باشترین جیهادەت و جیهادی دیگر نەفسا خۆ بکەی ژبەر چە ژبەرکو هەرگاڤەکە هەر کەسێکیش مە جیهاد دیگر نەفسا خۆ کرد خودی تەعاڵە ئیفلاحی دەتەمە هر کسی که جمال جیه خو یه جهاد دیگر نفس خود کردن و گفت که ام همی دی برف باشی و چین و گفت که دی برکت که بیدت عبادت مدا و دی برکت که بیدت جیان مدا جبرکو امید جیانه که بورینین بگو نه امی جیانه که بورینین که خیره کم ازون یادگیه تمام بسبب چه؟ بسبب اوی جهادانه